لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوە مافپەروەر و چالاکە مەدەنیەکان دەسەڵاتدارانی چینی کۆمۆنیستیان بە قڕگرتنی ئیگۆرە موسڵمانەکانی تورکمانستانی خۆراڵات تۆمەتبار کرد. لەوبارەیەوە چەندین ڤیدیۆی دڵتەزێنیان بڵاو کردەوە. بڵاوبوونەوەی هاشتاگی چین موسڵمانانی ئیگۆر قڕ دەکات بەهۆی بڕینی خواردن و دەرمان لەسەریان بە پاساوی دابڕینی تەندروستی توشبوانی پەتای کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ لەسەریان بووەتە هۆکاری مردنی سەدان کەسی سڤیل. ئەوە لە کاتێکدا چاودێری تەندروستی و گشت پێداویستیەکانی ژیان بۆ لایەنگرانی حکوومەتی پەکین دابین کراوە. ئێرکین سدیقی ئەندازیاری ئیگۆری لە ئاژانسی ناسای ئاسمانی کە بەرپرسی پرۆژەی ئیگۆریەکانە لەو بارەوە ڕایگەیاند چین بە پاساوی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە قەدەغەی تەندروستی بەسەر چەندین شاردا سەپاندووە، بەڵام خواردن و دەرمانی بۆ چینیەکان دابین کردووە و ئیگۆریەکانیش لە ماڵەکانیاندا بەبێ خواردن و دەرمان زیندانی کردووە و سەدانیان بەو هۆیەوە مردوون. تەنانەت ئاماژەی بەوە داوە کە 700 ئیگۆری لە شوێنێکدا دەست بەسەرن کە وەکو چاڵێکی قوڵە. ناوبراو نیگەرانی خۆی لەوە ڕاگەیاند کە لە دوا هەوڵی حکوومەتی کۆمۆنیستی چیندا موسڵمانە ئیگۆریەکان لە تاقیکردنەوەی چەکە بایۆلۆجی و چۆنیەتی کۆنتڕۆلی مێشکی مرۆڤدا بەکاردەهێنرێن. لەو بارەشەوە ئاماژەی بە چەندین راپۆرت کرد کە لە دامەزراوە پزیشکیە سەربازیەکانی خۆرەڵاتی تورکمانستانەوە گەیشتون و ئیگۆریەکان بۆ ئەو مەبەستە بەکاردەهێنرێن چونکە حکوومەتی کۆمۆنیستی ساڵانێکە گەلی ئیگۆر بەبارێکی قورسی سەرشانی هەژمار دەکات. دوای 40 ڕۆژ لە زیندانی کردنیان بەبێ خواردن و دەرمان لە ڤیدیۆکاندا چەندین مناڵ و ژن دەردەکەون کە لە حاڵی بێهۆشی و مردندان. خەڵکی شاری تولگا لە تورکمانستانی خۆرەڵات ناڕەزاییان لەو تاوانە گەورەیە دەربڕی و داوای لێپرسینەوەی چینیان کرد لەسەر تاوانەکانی. سەرۆکی دەستگای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان میشێل پاشلێ لە سەرەتای ئەیلولدا راپۆرتێکی لەسەر حاڵی ئیگۆرەکان بڵاو کردەوە کە حکوومەتی پەکینی بە ئەشکەنجە و توندوتیژی سێکسی و داپڵۆسین تۆمەتبار کردبوو. بەڵام دکتۆر عەبدولوارس عەبدولخالقی بەڕێوەبەری ئاژانسی تورکمانستانی خۆراڵات ئەوەی ئاشکرا کردووە کە راپۆرتەکەی نەتەوە یەکگرتووەکان تەنیا باسی سەربازگەکان و پاساوی دژایەتی تیرۆر و ئازادی ئاین و لێکدابڕینی خێزانەکان کردووە، بەڵام تەوەرەی ستەمکاریەکان زۆر لەوە زیاترن. لە ساڵی 1949 تورکمانستانی خۆرەڵات وەکو وڵاتێکی سربەخۆ لەلایەن کۆمۆنیستیەکانەوە داگیر کراوە و لەگەڵ گۆڕینی ناوەکەی بە شنگیانگدا زنجیرەی قڕکردنی گەلی ئیگۆر بەردەوام لە هەڵکشاندا بووە.